بۆچوونی من حکوومەت نرخی ئینسانی لانیە مافی مرۆڤی لانیە ئەو بنەمایانەی دیواری دەسەڵاتی لەسەر ڕاستچنیەوە پێڵەن دموکراسی ڕاست ناگەن لەگەڵەیە کۆمەڵە بەرژەوەندی خوازن ینی خەریکی کۆکردنەوەی پاران کاتێک خەڵک داوای پارەکە لە حساباتەکانی ئەوان کەمەکاتەوە بۆیە نانەوێت بە فلس بە دینار لە حساباتی گیرفانان دەربێن و بیدەن بە هەوڵاتێکی برسی و فەقیر و هەژار فەرمانبەرێک مامۆستایەک هەر کەسێک هەر هەوڵاتیەک ئیتر هەوڵاتیان بەڕێگازی مەدەنی بە شێوازی مەدەنی بۆ خۆپیشاندانی ئاسایی بە هەر شێوازەیە ئەمان داواکەن دەسەڵات بە تونوتیژی وەڵامیانەداتەوە یعنی کاتێک خۆپیشاندەرانیش ناسایە بن زمانی تونوتیژی بەکاریانن ئەوان تەقەشان لێەکەن ئێشان کوژن ئەوە تا بنمونە لە شارەکەی ئێمە لە 3 سەدەقە نمونەمان لە 2014 لە سەرەتای ساڵی 2014 خۆپیشاندانێکی مەدەنیانە بوو گەنجێکمان شێتگرا شێت بڕیار کۆمەڵە بەڵێنیان پێدایان لەگەڵ بەڵێنەکان ڕاستیان نەکرد دیسانەوە خەڵک خۆپیشاندانی کردو بۆ هەمان بەڵێن دوای 7 ساڵ دیسانەوە تاقەشیان کردەوە و دوو گەنجی کێشیان شەهید کرد و کۆمەڵە خەڵکیان برینا کرد و کۆمەڵە خەڵکیان دەستگیر کرد و شارەکەیان لێکردین بە سەربازگە بۆ ئەم دەسەڵاتە کۆمەڵە بازرگانیش ئامادە نیە پارەی گیرفانی خۆی با بە هیچ کەسێک چارەسەر و حەل ئەوەیە ئیلا و بیلابێ ئەم کۆمەڵ خەڵکەی کە لە دەسەڵاتن لا بچن نەمێنن بڕۆن چکە بەڕاستی ئەوانە دزن ئەوانە مافیان کاتێککە دز و مافیا لەسەر حکم دەسەڵات بوو گوێگرێ ئەبیستێ ئەبینێ نەئەبینێ نەئەبیستێ کەڕاکوێرە لەبەرەوە نابێ بەتەمای ئەوە بین کە گۆڕانکاری لەمانەوە ڕوو بدات بەڵکو ئەبێ گۆڕانکاری لە ڕوخان و نەمان و تیاچوونی ئەمانە بێت یعنی ئەم چینەی کە ئێستا دەسەڵاتن بە هەموو ڕنگ و دەنگەکانیانەوە هەمویان لەسەر دەسەڵات نەمێنن